ئەو کاتەتان باش بینەرانی ئازیزی کوردستان 24 لە هەرکوێیەک هەن من کامەران و کامەرانم لە بەرنامەی هاوڕێی تەمەن بە ئێوە شاد دەبم. ئەم شەو بەرنامەیەکەمان جیاوازترە، باس لە یانەی خۆشەویستی کوردستان یانەی هەولێر دەکەین، یانەیەک کە ڕەنگەکەی لە ئاڵای سەلاحەدین و بەرزیەکەی لە چیای سەفین وەرگرتووە، یانەیەک کە توانی 4 جار پاڵەوانیەتی نایابی عێراق بباتەوە کە سێیان لە سەریەک بوو کە تەنها بەر لەو یانەی زەورا و یانەی ڕەشید ئەم تۆمارەیان کردووە و لەگەر شورتا بە 4 جار پاڵەوانی خول هاوتایە. جگە لەمەش لە پۆلێنێکی فیفا بۆ باشترین یانەکانی ئاسیا نمرەی 137 هینا کە هەلبەتە ئەمەش تۆمارێکی زۆر باشە بۆ یانەیەکی کوردستان. من ئەم شەو لەگەڵ ڕێزێک لەو یاریزانە کۆنانەی یانەی هەولێر کە جێپەنجەیان دیارە بە تۆپی پێی کوردستان، کاپتن محەممەد خۆشناو، کاپتن نەزار سلەوە، کاپتن مۆفەق یونس و کاپتن ڕافت بەدرەدین بەخێر بێن. لەگەر ڕەمەزانێ چۆنن؟ وەڵڵاهی باش یەکەم ڕۆژە زارێ یەکەم ڕۆژە زۆر سپاستان دەکەین و پیرۆزبای مانجی ڕەمەزان لەو مسلمانانی جیهان دەکەم بە تایبەتی مسلمانانی کوردستان. ئینشاءڵڵا ئەو مانگە بەخێر و خۆشی دەبەنە سەر. زۆر باشە کاپتن سوالێک ئەوەنگۆ مەسەلەن زۆربەی وەرزشوانەکان باسیەوەی دەکەن کە دەبی لە خواردن پارێزبی و بەرنامە تەبیشتووە، نازانم خۆتان وان یان لە کاتی فیتاری 3-5-2 دەبەزن، ینی هەر خەتەکی هزومی تەواو بە خۆیان ڕەمەزانەوەیە، خاستەن ڕۆژەکانی یەکەم ینی دای من ڕۆژەکەمینەکان یەکەمیەکان هەتا دەکەێت سەرسکەی ڕەمەزانێ 5 و 6ەوە لێ ڕادەی خواردن سەبر یانی لە بەرچاو دەکەیت. باشە کاپتن ئێستا مەسەلەن کاتی کە یاریتان دەبوو بە ڕۆژ دەبوون بەڕاستی؟ نا ئەمە زۆربەی یاریەکانەوانە جەماعەتەم و شایدن ئەمن بە ڕۆژ دەبن ئللا ئەگەر بە زۆری پێیانشکان بن. یعنی هەموو جارێ بەڕەحمەت بشەید فەڕەنسۆ ئەمەی دەبر لە محافەزەی دەگوێت چکلێتەشی بخۆنێکە چقا بە زۆری پێدەشکانی بەس کاپتن نەزار وەبزان لە پێش یادشت دەگوان کالۆم بجێرەوە. ئەو بێگومان بێڕۆژی بدە تسکە دەچوم لەگەڵ جەماعەتی پێش بچینە سەفەرێ دەبایە سەردانی ئەوەی کاک فەڕەنسۆی بکەین ئەوجا سەفەرکەین ئەوجا بە قسە و ئەو گەرژ ڕەمەزان باە دەبایە شتەچی بخۆن جەماعەت هەتا بەسەوە عەزیلێ بوو عەزیلێ بوومە بشتێنی لەگەری بەڵام هەبوو نەیدەشکان بە تایبەت ئەگەر گەمەکە لە دەرێ هەولێر باە نەدەیانشکاند ڕێک و احتیفاز بەخۆی دەکرد بە بیر و باوەڕی خۆی دەکرد و بە ئاستی خۆش پێشکەشی دەکرد بەڕاستیان. کاپتن مۆفەق تەسیری دەبوو ئەکید وەنیە؟ ئەکید تەسیری دەبوو ینی بەبێ وەتەنیات. پێشی بێمە سەر ئەو بابەتەی بەناوی خوای گەورە پێشەچین زۆر سوپاسان دەکەم بۆ ئەم میوانداریە و هەروەها مانجی ڕەمەزانی پیرۆز دەکەم لە هەموو جیهان و بە تایبەتی خەڵکی کوردستان و شاری هەولێری خۆشەویستی وادارم ئەم ڕەمەزانە ببێتە مای خێر و خۆشی و سەرفرازی هەموو لایەک. بەنسبەت پرسیارەکەی جەنابەت ئەمن وچی دەبوو ڕەمەزان تام دەگرت بەڕاستی ینی ئەو مشکلەی گەورەم ئەو بوو ئەمن چکە نەم دەشکان ڕاستی هەتا بەڕەحمەت بی کاپتن نازم شاکر لە بیرما چکە یادگایرێکی خۆشم هەیە لە مانجی ڕەمەزانی ئەو هەمانجی ڕەمەزانی پیرۆز بوو، یاریەکی زۆر گرنگمان هەبوو لەگەر قۆتزەوی ئەو کاتە زۆرترین یاریزانی لە هەڵبژاردەی عێراق بوو. هاشم خەمیس گۆڵچی هەڵبژاردەی عێراق بوو، تەنها ئەمن و عەلی وهەیب بە ڕۆژی بووین هەردووکیشمان گۆڵمان کرد. یعنی ئەو یادگاریە خۆشم هەیە لەگەر مانجی ڕەمەزانی پیرۆز هەرچەندە لە تێنیۆتی تەسیری لێ کرد. یعنی ئەگەر بە ڕۆژی نەبای گۆڵ نەدەگرت ناشرد نییە، بەڵام یعنی گروتینەکی دیکەی بەخشی کاپتن نازمیش یعنی بەڕەحمەت بی زۆر زەختی لێ نەکردم کردی اختیاری گوتی بەڵام دەبی پاشی و خواردنەکی باش بخۆن بینگۆ ناخۆش ئەو پاشیوەی نیو مریشکم بەتەنێ خوارد. کاپتن ئەتوێم لەو سعاتت کۆ پێش هەموو شتێکی باشە لەخوای بەزیادبی باش ئینشاءڵڵا الحەمدولله زۆر شکر لەخوای بەس ڕیاضەی ناکەی ها وەخوای دکتۆر یعنی زۆر کەم ئەگە جار بەجار کاپتن ئەحمەد خۆشناو ئەگەر داوەتم کرد گەمەش لێ دەکەم جار بەجار بەس ناتوان تەدریبی ئاسن و یعنی قاعی هەموو لێت دەپرسن باوەی ئەو سانە بکەین برادەران تویان زۆر خۆش دەوێت بەڵێ داوەتم جار بەجار احتیمالێت جەناب دەم دەدیت بەس ناتوانم زەختم لە خۆم کرد بە ئەو کاتێککە داهاتم ئەگەر تۆشێکی سابێت چۆکمە بە دەبێت تەمارینی ئاسنم کرد بە حتى باش بس بفترة شيء كم يعني بردوام ناتم زور باش أتو أبو نرموني يعني أكو تحملي كابتن الذكر
بەخوای احتیمالە کاتن نزارش لە پێشم بۆ کاتن بۆ هاات خۆشنادا ئەمن دایمە ناوسای هادی ئەدەبم زۆر بوومە کاپتنی نادی هەولێرش هەر لە ئایبە کچکە قسەی کرد بە ینی جێم لە ڕادەگرت بە هیچ شێوەی لە هەموو ژیانم جوابی یاریزانەکە نەدایتەوە لە کچکە لە گەورە طبعا ئەوە شوي لێ هات ئەتو 3000 خولی عێراقت بڵێ ئەوە جازەشی زۆر گەورە بەڕاستەوە شتێکی زۆر پێم خۆش بوو حەزم دەکرد ئەو ئەستا باسی پەنەرتیەکی دەکەین لەگە نەجەف ئەستا دێمەوەکەنت کاپتن با بینە سەر نازناوی خۆشناو ئەمە زامەت و باڵەچی ئەمە خۆشناوم کاکە ئەو نازناوم پێ بدە ئەو نازناوە لە کاتی خۆی هات کە لە تیپی ملیەکان گەممان دەکرد لە تیپی ملی برایەتی گەم دەکرد بەڕاستی ئەو کاتیش ئەمن زۆر مراوغم دەکرد زۆر بە تۆپ تەکنیکم باش بوو ئەوزە زۆر جار تۆ پاسم نەدایان لە سومەلای گۆڵە زار گۆتیشم مراوغ دەکرد گۆڵم نەدەکرد ئەوزە ڕئیس فەریقمان یادی بەخێر بەخوا عەفوی ئەو پاس سەعات 12 بوویان هەموو دەم دانا دەیگۆ پازە دەرێ ڕێزمێ لە بۆ هەموو عشیرەتی خۆشناوانە دەیگۆ پازە هەنی وەچ خۆشناو کە لە ڕقی قەت پاس خۆش ئەوزە و نازناوە لەو کاتیەوە بەدوم کەتیانی ئێستاش قەوم و قیلەکەیم هەموو گلەیم لێ دەکەن دەرێن ئەو خۆشناوە چییە بە خۆتی بەخوا تو مراوەکە پاسەکەت داوە باش ئەرێ وڵای ئێستاش ناڵێ مەزە ئەم جارە پێیان دەم دەورە ئەو لە قەبەم لێ وەرگرنەوە کاکە خۆشترین یادگاریت لەگەر کاپتن و لەگەر ئەوەی لەگەر کاپتن خۆشناو یعنی دەتوانین بێم تەمەەن لە ساڵی 1000 ئەمە لە لاوانیش پێکەوە پێکەوە بووین هەتا ئەمن 2001 وازمینە ئەوە هێشتاش بەردەوام بوو پاشەوی یان دەتوانین بڵێن تەمە چی دوور درێژە یادگاری زۆرمان پێکەوە بوو ئەکا شتێکمان لەو بژێڕۆژ ینی ئەتوانم بڵێم یادگاری ناو گەمەی ینی گۆڵەکەی کاک محەممەد پێ دەکەنی نازانم قسەکە ینی گەمەکە لەگەڵ کەرخ سێبەدوو گۆڵەچی کرد زۆر ینی زەحمەت بوو کاتی کەتن بکەویتن ئەوزەکە لای لێدا و گۆڵی کرد و ئەو گەمەش بەڕاستی تامچیجێکی زۆر تایبەتی هەبوو باشە کەرخەنجی زەرد نەبوو نیە زەردەکە ئیمە بوو فانلی زەرد کەرخ زەر بوون ئەوە دەوی بێتە هەولێر دایمەن فانلی دەگۆڕی یاری ئەوی زەربی لە مەلعبی خۆیان زەرد بەبیرم دێ نادر ڕەشید زەردی مە نەبوو خەردەلی بوو ئەو زەردە نەبوو نیە نادر ڕەشید ئەمە هەر زەرد بووین ئەمە هەر زۆر بووین ڕەشید مخەتەت بوو زیاتر بەێ زیاتر مقەلەم بەڵێ ئەوجا لەگەر خۆشناوەچی وەتۆن تەمەنە چی پێکەوەین زۆر جارە قسەکەی خۆی تازە فەرقشابی چی دەکرد لە نادیش زۆر جار ئەوهای دەکرد ئەوجا ئەمن ئەو بەکرد ئەم زۆر گەمەکانش ناوە دێگەم دەکرد بێزگیان من خەڵک نازانی ئەو شتا ئەوجا خۆشناوکە مراوەزاری لێدانێ دیفاع رقم 12 مەرەقی رقم 12 یەک مەرحەلە سەوەجی ڕاجرەمە یەک مەرحەلەی تەواو لەگەمەی شورتەی ئازاد جەماعەت بەبیری دێ ڕافت وەچی 7 دقەی زیاد کرد و زۆر گۆڵیان لێ کرد یعنی ئەویش خۆشناوە 12 بەستیە 12 بەستا ئەوزە فایل نەکەی ڕقەمەکە 12 و 7 چیەک دیار ئەوە چوم لە بۆ حەکەمی چوم نزار دوازدەم ئەتوو ئەوە قسەت پێگوت بە حەکەمی گوت لۆس بێنەوە تا ڕقەم 7 جوونی بە حەکەمی یەک مەرحەلە ڕاگرتەوە ئەوە بوو ینی ذکرایەکی دی هەبوو گەمەکمان هەبوو لە بەسڕای لەگەڵ مینە ئەمن دوو ئینزارم هەبوو یعنی دەوری چها مەوسم ممتاز کاپتن عەبدەڵڵا مەحموود 94 بوو بزەبط دەبێ ئەمن ئەو تاریخانە زۆر لە گەمەکمان لەگەڵ مینا بوو ئەمن دوو ئینزارم بوو نەدەبایە گەمەی بکەم بەس کاپتن عەبدەڵڵا گوتی دەبی گەمەی چۆن نییە فاینە لاعبێکمان هەبوو کاپتن بۆتان سلااو ڕێزمان هێلۆ فاینەی وی گەم کرد بردمانەوە گەمەکی زۆر باشمان پێشکەش کرد بە تایبەت ئەمن دومین ڕۆژ لە سەحافە نووسرا بوو ینی فۆزێکی زۆر گرنگ بۆ یانەی هەولێر و ئەو یاریزانە یانەکە زۆر یەک لەوانە ناوی منیان ناوی بۆتانیان تێ مامەزامە فەقەت تو باسی ئەو سەفەرەوە و گەشتانەمان لەگە بکەم مەسەلا وها مەسەلەن زۆر حەوادیس ڕووی دەدا خاستان فترێک هەر بە پاس و شتی وها و لەو ڕێ ناخۆشانە زیاتر بە پاس بوو زمانی ما نەبوو بووە تەیارە و هاتوچووکردن بە خۆت دەزانی یاریزان دایمەن یادگاری زۆر خۆشی هەیە ینی هەر سەفەرێک و هەر یاریەک ئەوچ بڵێن دەست بژێر کە شتێکی زۆر خۆشمان لەو بژێرەوە ئەمە ساڵی 2002 گەمەمان هەبوو لەگەڵ کەرکوچێ هەر ئەو لەقتەیە زۆر مەشهورە کە خۆم دایمە ناو ئاوێ
لە پاژەوەی کە هاتینەوە ئەمە تەوان ئەو ڕۆژی زۆر سارد بوو وچی ئێستاش نەبوو هەر یاریزانێک 2 درێس و 3 درێسی هەبی یەک درێسمان هەبوو یەک مەوسم کامل بە یەک درێس و شۆرتی یاری دەکرد یعنی لە دەرێ بە سپیگەمەمان دەکرد لە شاری ئەگەر دڕابە ئەگەر وەڵاهی مەسئولیاتی خۆت بجارۆ بەدەبا بە خۆت بکڕیەوە یعنی وەچ بڵێن بە زمە بوو هەندێکە جمهورە گویستمەوەچی ئێستا ئەوەش بوو لەوێ ئەمە ئەو ڕۆژی کە زۆر بە دەردەسەری ئەمە گەیشتینە کەرکوچێ لە بەوەی سەیتەرەکانی حیزبی بەعز بوو بەڕاستی ینی لێرەش دەمەوێت هەموو خەڵک بزانی کە نادی ئەربیل ئێستا کە وایە بە ئاسانی نەگەیشت کەسانی وەکو ئێمە ئەوە نییە بەسەر کەس بفرۆشینەوە ئەوە واجبەتی شانی خۆمان بۆ بۆ جێ شانازیمان و بۆی ئێمە بگرتەوە بزانە عفوم کە بەس یەکشت ئەم نەوڕۆ فاینەوە لەبەر ئەنگۆم قاتان لەبەرە کەم زۆر هاتیمە دیار ئەنگۆ بەقادی و ئەنگۆ فاینلەدا لەبەر بووە یعنی شاری هەولێر ئەجری لەسەر هەر هەمومان بەبێ ئەوە بەبێ ئەوەی وەتەنیاتی لەسەر کەس بفرۆشین بەس با خەڵکیش بزانی جیلی ئێستاش بزانی کە کەسانێک پێشیوان وەکو سەربازی ون بووینە بەبێ مقابل بەبێ لەسەر جیرفانی خۆشەویستی شارەکە و ناوەکە طبعاً ئەوەیە زۆر دەردەسەریمان دیت لە سەیتەرەی حیزبی بەعس هەندێک یاریزانمان بەڕاستی ئەو کاتی وا بوو یاریزانی بەڵێ بەلۆری وەختێک بەلۆری زۆر ناخۆش بوو زمانی مە بە مشای یاریزانەکانمان هەندێک ئەشیای قاچاغیان هینابوو لە سەیتەرەی جیرە کاکە قاچاغ خەڵکەکە گوێ لێ چیە ئەو شتانە بووە لەوێن دەرێ ئەو شتانە بووە لێ نەگەڕان لێرە دوو حیسارمان لەسە بەمە دوو ئابلۆ ئەمە زۆر لە چوونێ تەبعاً لە چوونێ ئەمەیان زۆر ئەزیەتدا لە سەیتەرەی یعنی ئەمان استفزاز کرد وەختی گەمەی هەر هاتینە ناو ساحەی و بە هیچ ڕانەگەیشتین یەک دوو دقە محازەرە درا کاپتن ڕافت مەوجود بوو کاپتن خۆشنا و وابزام سەفەری کردبوو ئەتوش نەمابووی بەس کاپتن پشتیوان کاپتنمان بەڵام کاپتن ڕافت گەمەی دەکرد لە شریتەکان مەوجودیشە زۆر ئەزیەتیان داین لەسەر دێ وەالحاصل یعنی جار وایە ڕەتفعلت دەبی یعنی لە ڕەتفعلی ئەوەی ئەمە گەمەشی زۆر باشمان کرد تەوان بەخۆم گۆڵی فەوزم کرد هەندێک جار لا ئێرادی نازانی چ بکەیت بەڕۆژی نەبووی خۆ مانجی دوو مانجی یەک بوو شەشی یەک لە بیرمە زۆر باش شەشی کانونیش بووە خۆم فرەدان ناو ئاوەکەی ئەوکەی ناومەلعبی غڕ بووی تۆ مەلعبەکان و چێستانە بوو لەسەر ئەو لەقتەی ڕۆژێکی عینەن لە هاتینەوە هەولێرە ڕۆژی پاشترێ لەکن ماڵی داکەم ڕاوەستا بووم برێن ماڵی خۆمان منداڵک گوتی دایە گوتی دایە دوونێ ئەو بخۆی فرەدا ناو قوڕای والله زۆر شەرمم لە خۆم کرد کاپتن ئەتو هەروە هادی بووی ینی مەسا تو لەو ئەوانانەوەی ئێستا من گەمەچی ئەوەی لەگە نەزەف بردمانەوە بە 5 پەنەرتی ئەم ناگام لێ بوو 3 یاریزانی هەولێر گۆڵیان نەکرد 3 یاریزانی نەزەف گۆڵیان نەکرد ئەتو کلیلەکە بووی زۆرش سوێ پشتەوە بوو زۆر گەڕایەوە نازانم ئەوم لۆ بژێڕەوە ینی کە دیتم بەس مسلم پەنەرتی یەکەم گۆڵی کرد ئیوانش گۆڵیان کرد پاشی مە شێرزاد گۆڵی نەکرد حوسێن واحد گۆڵی نەکرد لەگەم هەجمەکەش گۆڵی نەکرد ماوەیە تەماشای گۆچەکەم کرد گۆچەکە بە هیچ شێوەشی هەر 4 تۆپ غەدانە بوو حتا گۆڵەکەی مسلمش بوو کە تۆپ ئەحمەد بۆنیە گۆڵچیمان گۆچی نەجەف گۆڵچی نەزەف ئەوە بوو عودەی بوویان عودەی گاسد بوو یەک لەوانە بوو تەماشام هەر 4 تۆپ کە تەماشام کرد کە لۆی دەچی لەبەرەوەی سێشی گەڕاندەوە ئەمە هەستان بۆ فکرێکی بکەم لەمە ئەو گۆڵەشەکە گۆڵ نەکەم ئەمە دۆڕانیتمان گۆڵی من ئەگە بکەم گۆڵی تۆ عادلە ینی وەکو گەڕانەوەی ئەمەلەکە لۆ دوو پەنەرتێکی ئەخیری هەستم زۆر چوومە پاش حسابی شوتم لەوە حسابی زۆر زۆر حسابم کرد بەس بزانم گۆچی حرەکەی کو دەبی یعنی لە پێشمە پەنەرتێکەستە کووە زۆر بە سورعەت دەچم بەس کە دەگەمە سەر تۆپەکەی هەڵوەستە چی دەکەی هەڵوەستەش دەکەم هەڵوەستە چی دەکەی گۆڵچی دەستە لایەکی وە بزانم تۆپەکەی زۆر بە سەبری بە نەرمی دەدایە مەزاویەکی ئەوزە پاشە من دیسان ئەوان گۆڵیان نەکرد گۆڵیان نەکرد ئەمە یاسرات توانی من ئەو جاری سێم بوو ئەدی کاپتن لە فندق خوشتیوها مەسەلەن زۆر ینی فۆزا شتیان بەخوای دەبۆ حەفلەوە بۆ ڕانە دەگرت لە ناو وشتی و زۆر خۆش بەسە من یادگارێکی خۆش دابە لە کاپتن حەمەد خۆشنە هەر لە چی بینە باز دەکەین هەر لە چێبی گەمەی نەزەفمان دەبی هادیەکەی بخۆی بزان لە تۆپانە شادیە تەمام باجی بجێرتەوە وەڵا گەمەی نەزەف بوو نام دەدا قەچارێک دوو گۆڵمان خوارد کابزش گوتی ئەرێ وەستانە ڕافت چیەوە عرقم نەکرد خواردی عرقت نەکرد گوتی فەمزی بڕۆ پرێمزە چی بینە پرێمزە چی لەوی تا گەرم بیتن
مامۆستا محەممەد ئەوەی دەیانگوما کاپتن محەممەد زوو خۆی بەردەداوە زوو خۆی بەردەداوە ینی بە بزانام وە نەبووە تەمسیلی دەکرد ئەرێ وەڵڵا قسە دەکرد أخي شو مهاجم طبعا ئەوەش دەستە زەکای عفوان زەکای مهاجم هەندێک حەکەم هەبوو زوو خەدع دەبوون لەگەر هەمویانەوە يعني قبار هبا حالەتە چی نابخۆ ئەم ئێستاش بانەبتە لە باری مەدە حتا ئێستاش من هەدا گۆڵکاری مێژووی نادیە و لێرم بە 105 گۆڵی بەس هەندێک کات ئەو تو دەبایە ئەو تەکنیکەی بەکاربینی لە چێ بەکاربین لە ناو هێلی سزا بەکاربینی ئەوجا دقەکانی ئاخیری بوو کاپتن دیراسی عصبیاتی لاعیبەکانیش دەکرد مثلا بەڵێ ئەم زۆر جار پێش ئەوە یعنی دیفاعەکانم دەخیندەوە یعنی لە چێ زۆر دیفاع خەشنە چیان دیفاع نەرمە چیان لێتدا چیان لێ نادا بەڵێ يعني ئێستا ئەتو ئەوی کاپتن ئەتوش لە ناوەندێ توش متابعی ئەو شتانە دەکرد يعني ئەتو مثلا کە لە خەتی پشتەوە متابعی ئەو شتانەتان دەکرد بێگومان دەبێت و دەبی دراسی یاریزانی ئەوەی بەرامبەر بیکە ئەگەر پێشتر دیتت بی ئەگەر نەدیتبی لە ئەوەی دەجولێتەوە ئەگەر نەدیتبی دەبی بجولێ بخینی سریعە لەسەر تۆپی بڵند احتیمال دەکا بتوین یان چۆن دەبێت دەبی بخینی هەتا بتوانی ڕایگری ئەو تەکنیکی مهارەی باشە وەچی دیفاعك سلاعبك زۆر ئەگە لە بیرت بی زۆر حروق بوو عجول بوو يعني لاعبك فعلا ممکنە زۆر خەڵک لە بیری نێتەوە و لاعبە مهند مادی هەبوو بەڵێ یاریزانی یانەی تەڵەبە بوو کود بوو مهند مادی یاریزان باڵای بەرز بوو دوایە چووە ئیران وێ باشترین یاریزانی ئەوەی لە خوری ئیران دەرچوو یاریزانێکی زۆر بەتوانە بوو سرعەتی هەبوو عینی کات باڵای بەرز بوو قووەت هەبوو ئەمەش يعني ئەمە زۆر اعتماد متقدم زۆر دەتوانێت تۆپی قەتع تۆپی بڵند يعني یەک لەوەی یاریزانە لە منی دەبردەوە تۆپی هێت زۆر کەم بوو یاریزان لە من باتەوە زۆر زار کاپتن ئەحمەد ڕازیش بەرەحمەتی گەوەمان کردیە توانام هەبوو لەگەری لەگەر ئەوانیت کەش زۆر لەوەی بەڵام ئەوە زۆر تایبەت بوو يعني مواصفاتی لاعبی تێدا زۆر خەیرایی هەبوو قووەتی جسمانی هەبوو باڵای بەرزی هەبوو يعني زۆر متەکامل کاپتن موفق ئەتو پێم بڵێ مثلا چزار هەز دەکرد غەدرتان لێ دەکرێ هەبوو لە تحکیم تحیز يعني طبعا بێگومانە لەوڵە زمانی حکوومەتی دائیمەن بڵێن زمانی حکوومەتی باعث خاستان ئەگەر دەچوویە بەغدایە زۆر حەکەمەکان تحیزیان دەکرد لە يعني هەستت پێ دەکرد هەموو خەڵک هەست پێ دەکرد باشکرا یعنی کاپتن قسەی دەکا ئەو چار یانەی پێشەوە دائیمە لەسەر حسابیمان نقاطیان زەورا و جەویە و شورتە بەس ئەمەنا یانەکان کەشەوانی خۆش گلیان لەسەر حسابیمان نقاطیان وەردەگرت یعنی دەبایە یعنی ئێستا یاریەکە بەبیرەوە جەماعەت هێشتا نهاتبوونە نادی ساڵی 92 بوو لە مەلعەب شەعب یاریمانە بوو شۆت یەکەم هیچ بە هیچ بوون یعنی ئەو زەوڕایە بە کامل نجومیان بە کامل ئەستێرەکانیان لە ئافتامی ئەو کاتی ئەو ئەرشەد یاسین حیمایی لە ئافتایماتە خوارە چۆ ژووری نابژوانەکان تاحکیمی هاتەوە هەر 3 دقەی نەبرد پەنەتی لێدا پاشان دیسا پەنەتیشی لە بۆیان لێدا ئەوجا ئەوە لەمەیان بردەوە یعنی تەحیز کاملە بوو یان لەسەر حسابی ئەویان انفعالت نەکرد انفعال چ بکەیت انفعال دەکەی زەرەر دەکەی یعنی ڕادەگیرێ چت لە دەست نایە نازاری وا عینەن ئەمان لەگەر قووەت زەوی گەمامان هەبوو کاپتن ڕافت باشترین تۆپانەمان کرێمە طبعا ناو مەلعەب شەعب يعني ئۆفسایدێکی زۆر واضحیان لە سەمەڕوان بەس ئەوە بۆ ئەو وەختیش هاوار گۆڵ کرد يعني ئۆفسایدێکی هاوار بکە لە خۆت دە هیچ پێ ناکرێت هاوار گۆڵی کردی هەر هاوار کرد ئەتو پێم بڵێ چێ لە هەمویان هادیتر بوو چێ لە هەمویان عەسەبیتر بوو لاعیبەکانی خۆمان والله کاپتن محەممەد خۆشنا زوو تووڕە دەبوو بەس زوو داهاتەوە بەس یعنی شتەی برێم لە بۆ مێژوو نەرم لێرە دانیشتێ کاپتن ڕافت دائیمەن زۆر هادێ بوو زۆر جار وا بوو ئەمە تووشی نەرفەزەی دەبووین تووشی گۆڵمان دەکرد گۆڵمان لێ دەبوو زاری وایە ئینسان ئەگەر ئەتوو بەس بە هادێ بمینێەوە زۆر جار وەیە گۆڵت لێ دەبی بەڵام دەتوانیت توانات هەیە 2 گۆڵ و 3 گۆڵی تکە بکەوە بەدەیان جار ئەو مەواقفەوە نەمان ئەوە بووە ینی زۆر جار وا بووە ئەمە بە صفەتی ئەوەی تاخیر هاتینە نادیێرە بێنن 2-3 ساڵ تاخیرتر هاتین يعني دائما وەکو برا گەورەک بوو وەکو قائیدێک بوو لە بۆ تشکیلەی
ئەمەی دائیمەن هادی دەکردەوە دائیمەن ئامۆژگاری دەکردین ئەوەش زۆر عاملێکی نەفسی ئیجابی زۆر مهم کاپتن هەر ئەوەلی ڕا کاپتن ئەوم پێ بڵێ مەسەلەن چ یادگاریەکتان هەیە مەسەلەن لەگەڵ مەسەلەن بڵێن لەگە ئەوانی زۆر پاڵپشتی تۆپانەیە مەسەلەن بڵێن کاک فرانسۆی مەسەلەن چی یادگارێک زیاتر ئەوان دامی ئەویان کردە چکە نادی هەولێر ئەگەر لەبیرتان ساڵی 68 ئەمە نادی بروسچی حسێب ناکەین 50 نادی بروسکە بەڕاستی بروسک نادێژدی 68 هەولێر بۆ بزانم حتا 78 ئەما لە پلە دوو بووین وەنیا چوینە پلێک دوای لە 94 هاتینەوە و چوینەوە دوای لە 98 چوینەوە نیە کاپتن چوینە یەکەم مامەدە سەندەرە لە دەرەجەیەک دوای بووینەوە نایە 98 بووینەوە ئەو طبعا ئەوەچ بڵێن انطلاقەکە لەوێ ڕادەست کرد بەڵێ ئێستاش دەرێم ینی پێویستمانی چێکش کاک فڕەنسۆی هەبی ئێستاش پێویستمان زانین بۆ ینی یاریزان ئەگەر هەرچی مشکلە چییە بە لاعیلەی بە هەر شتە چییە بە دەزانێت یەک دێدۆت حەل دەکە بە زووترین کات دامێکی زۆر چاچینانی دەکرد یعنی مەسەن یەک لەو شتانەی کە مەسەلەن لەبیر ناکەی مووقیفەکە لەو هەولێرێ لۆ لاعیبەکان بەخۆی یەک لە مۆخۆ ینی یەکەم جاری یەکەم بووین ینی بەو زامی هەر یەکە پارچە ئاردەچی داینی زانیەوە ینی هەر تەشجیعێک دەبی بۆ هەموو یاریزانەکان کە بێ لە نادی هەولێر گەمەی بکە یعنی فعلا ینی شتێکی دایە کە هەست بکەیت و وابەستەی ئەو خاکەی لە ئەو خاکەی مادی دەبێت حتما ینی احتیمالە برێمە وەختی هەموو کوردستانش دژێ شتەی بوو کە ئەو پارچە عرب بدەتە لاعب ئەو وەختی زۆر زەحمەتش بوو بەس ئەو وعدی دابوو لە زۆر شتی کەش ینی پشتی نادی و پشتی لاعیبەکان بوو یان هەر یاریزانێک چی ویست بە بۆی دەکرێت دروستکردنی یاریگا دروستکردنی یاریگا ڕۆژێک ئافان کاپتنی قسەی دەکە ئەمە لە جێیەکی میوان بووین ئەمە هەموو کامل یانە ساڵی 2007 کە بۆ یەکەم جار لە مێژووی تۆپپێی کوردستان و خولی ناوی عێراقمان هێناوە معافەزە برێن پارێزگای هەولێر یەکەم بوو لە عێراق لە جێیەکی داوەت بووین باسی ئەو مووقیفەی زەورای بوو یەک بەیس نانە لەگەر باسی ئەو مووقیفەیان کرد هەتا بەرپرسەکە گوتی شەڕی لە گەمە دەکرد بە قورتی پارەی لە مەدەستان هەتا ئەو مەلعبەی پێ نۆژەن کردەوە دەستان خۆش بەسەماش لێرە ئەفۆن نابی دەوری کاک نەوزادیش لەبیر بکەین پاش هاردی پاش لەمانی کاک فڕەنسۆ کاک نەوزاد دەورەی زۆر هەبوو لە بۆ ئەو ئەنجامانی کە بەدەست هاتیایندە کە خۆ کاک نەوزاد لەگە هیچ چینەی تەقسیری نەکرێ بەس خاستن لەگە چینی وەرزش بەخۆی زۆر لەگە بە یاری یعنی ئەمە دەبی نای لە بینێن زیلی عەسری زەهەبی نادی هەولێر چار جار خولی متازی عراقتینا دوجار ئاسیا گۆشەی زێر ئەوە هەموو لە سەردەبی بوو یعنی لە پاشانش خوا ئەفریکا دکتۆر فەرسە سۆفی وەلو ماوەقی کەم بوو کورد بوو ئەوی زۆر عەزیزی بوهانی نادی هەولێر بدا کاپتن زار ئێستا تۆ وەزعەکەی دەبینی ینی ئەمە بەرنامەکە بەرەو کۆتای دەچی ئێستا چ بکرێ باشە ئێستا هەولێر ئیوەی نییە لەو ئێستا بخۆی دەزانی ینی وەرزش یان تایبەت تۆپی پێک پارەی دەوێت لە ئێستا برادران لێرەنە مۆفەق و کاپۆشناکە لە دەستەی کارژێڕی دەبی هەڵەکانی پێشتر جوان بزانن چ کرایە بۆ کرایە دەبی هەنگاو بەرەو پێش بنێ دەبی سپۆنسەرە چی بەتوانە بجوان لە ساڵی دابێ ئێستا بە خۆمان هاوڕێی تەمەن بزەبت یان ئەمن دەبینم ئێستا ئەو زانیارە دەزانم کە کۆڕک تەلیکۆم ملیارە کوونی و دایتە جەویە لۆ ئەو پارە لۆ کۆڕک ئەو سپۆنس نابتە سپۆنسەری پارە دەمیدن دەتوانێت چونکە ئەمەش نابی ئینکار بکرێتن ئەو ساڵانە کە ئەوە خولی ئەوەی عێراقمان هیناوە یاریزانی باشمان هینابوو هەموو یاریزانەکانی منتەخەب بێزگەلە و یاریزانە باشەکانی خۆمان باس ئەو شوعرم پێ بڵێ کە وازینانت لە نادی هەولێرە من دەزانمە تو زۆر نادیەکەت خۆش دەوێت کە ماستەش قسەمان کردەوە ئەمن 2001 وازم هینا بەڵام ینی هەمووچینە برادران زان نەگوەکو ئاستم دابەزی وازم هینا ئەمە کە یاریمان دەکرد بە خۆڕایی یاریمان دەکرد ئەو ئەمن ئەندازیار بووم تەفەڕۆخ کرابوون لە دایرەی خۆم ڕاتبی دایرەی خۆم دەبێت جەماعەت ئەوەی بێ ئیش بوو کرد تەعینی شورتای بوو ڕاتبی شورتای وەردەگەریان ئاسایش بوو ئەوە بوو لەو خۆشەویستی ئەو شارە یاریمان دەکرد بەڵام ئەم لە 2001 ینی هاوسەرگیریم کرد بە خۆت دەزانی ژیانە چینوەیە متطلباتی زۆرە و عینی کات بە خۆشحاڵی ئەوە بوو کە ئیشەکەم دیتەوە لە UN
بەردەوام دەبی لەگەریان دەوامە ئێستا ژیانت باش و بۆ ڕوحی ینی هەمومان پێویستمان بە هەمووە کە خزمەتی هەولێر بکە وتەکانت لە هاوڕێی تەمەن حەزم دەکرێت ئەو هاوڕێ تەمەنانەی حەزم دەکرێت هەستا هەمویان لێرە بن بەڕاستی ینی خۆشێکە ڕێزمانەیە لۆ هەر ینی هەتێش ئەو عێلاقی قەدیمایە هیوادارمە و یارزانەیە کە ئێستا تۆپانی دەکەن بەس ئەوڕۆی نەبی بکە لە نادیە ئەمە هەتی ئێستا هەموو لاعیبەکان دایمە تەواسمانەیە قسەمانەیە کاپتن ئەتو تاوی هەر هەمووان موفق ئەو یاریزانانەی لەگەڵ یارین کردوون بە درێژای چەند ساڵە و هەروها ئەو ڕاهێنەرانەش بەڕاستی ئەو ڕاهێنەرەکانیش با ڕۆلیان لە بیر نەکەین ئەوانیش وەکو برا گەورەک و وەکو برایەکی خۆشەویستی مەبووینە سوپاسی هەمویان دەکەم چاوی یەکە بە یەکەیان ماز دەکەم شانازی بە هەر هەمویان دەکەم بەو برایانەوەش چکە هەرسێکیان کاپتن فەریقی من بووینە بەس لە کاتی جیاوازەکان شانازی بە هەر هەمویان دەکەم پێکەوە توانیتمان بلۆکێک یاخود شتێکی بەردە خشتێکی لەسەر ئەو دیوارەدا بنێن توانیمان بە ناوی گەورەی هەولێر کاپتن نەزار ئەتو چت هەیە لەوە هاوڕێیانی تەمەن من بە تایبەت کاک محەممەد و کاک موفق ینی شابە سەرکەوتو دەمە بەو ئارکەی نوێیە کە لەسەر شانیانە و هەرچەند دەڵێم زۆر قورسیانین هەموو لەگەریان چونکە یانەی هەولێر ینی بخۆت ینی بۆ زنەچی بێزگە لە سومبلا مێژوویەکی زۆر هەیە دوور درێژە لەوەیە دەبی بزانن چۆن ئیش بکەن ئیشاڵە سەرکەوتو دەبن بۆ ئەو ئیش کارایانش وازانم دیارە بەو ئاخیرانە دیارەکە ئیشکە کاپتن محەممەد بەخۆی وتەکێ دەرێگە ئەوەی مێژووی نەبی ئایندەی نابی ئەمن هیوادارم هاوڕێەکانم ئەوی لەگەمت یاری کردی ئەوەی پێشتریش هەمویان لە ساحب مینن بێن یعنی بێن زوو سەردارمانکەن سەردانی یانەی هەولێر بکەن ئێستا شەمە جێگای تایبەتیمانەیە لە بۆ وەرزشوانە دێرینەکان ئەو یاریزانانی لەگەرمان بووینە و هەموو یاریەک ئێمە دوو یاریزانی دێرین خەڵات دەکەین لە کاتی یاریەکانی ڕسمی زۆر سوپاسان دەکەین بە سوپاسی ئامادەبوونتان دەکەین بینەرانی عزیز زۆر سوپاسی کاپتنەکان دەکەین کە ئەو شۆ لێرە لەگەڵمان بووینە و لە کۆتاییدا دەڵێن زۆر کەس گوێت بۆ دەگری کەمێک هاوڕات دەبی بەڵام هاوڕێی ڕاستەقینە ئەوەیە بەر لەوەی دەوت بکەیتەوە لێت دەگات و تێت دەگات سوپاس